بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێەوەی خۆشەویست داین لە بەرنمەیەم جارێژدا درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەگەڵ کاک فرانسۆ لۆڤا یەکێک لە دۆستە دێرینەکانی کورد و هەروەها فۆتۆگرافەر و کامێرەمانێکی بەناوبانگ لە فەڕەنسا کە لە ساڵی 60ەکانەوە لە زۆر وڵات کاری کردووە و بە تایبەتی لە کوردستانی چەندین وێنەی ناوازەی گرتووە. کاک فرانسۆ بەخێر بیتەوە بۆ بەرنمەکەمان. ئێمە لە ئەڵقەی پێشوودا باسی سەفەرەکەی تۆمان کرد بۆ کوردستان لە کۆیە لە کۆی سنجاق کە تۆ ئاڵیت کۆنفرانسێکرا تۆ لەو کۆنفرانسەدا چەندین وێنەی تایبەتت گرتووە. ئەو وێنانە سپۆنتان دەتگرت یاخود ینی مەبەسم پێدەوتن دانیشن ئاوا یاخود هەر لە کۆبوونەوەکانە دەگرت چۆنە هەموو وێنەیە گرت فریا کەوتیەوە هەموو وێنەیە بگری؟ من بە هەستی ڕۆژنامەبانیەوە کار دەکەم، هەرگیز پێشتر هیچ شتێک ڕێک ناخەم، بەڵکو هەمیشە هەوڵ دەدەم بە جۆرێک کارەکەم بکەم کە خەڵکەکە هەز نەکەن من لەوێ، ئەوان سەرقاڵی خۆم نەکەم، بەڵکو خۆم دەخزێن بە گۆشەیەک یان سێبەرێک، لێنزێکی درێژ بەکار دەهێنم، دوای چەند خولێکێک و بەخێرایی ئامادەبووان بیریان دەچێتەوە کە من لەوێ، بەو جۆرە من ئەو شتم دەست دەکەوێت کە دەمەوێ، بەڵام هەرگیز ئامادەکاری پێشوەخت بۆ هیچ شوێنەیەک ناکەم. ژەنڕاڵ بارزانی و هەندێک لە هاوڕێکانی لە ماڵی نازان مامجەلالی جواب بزانم لە ماڵی کاکە زیاد دەمانەوە، تۆش لەوێ مایتەوە؟ بەڵێ، من و مەلا مستەفا لە ماڵی کاکە زیاد دەماینەوە، هەرکە چووین پرسی کامە ژوور باشترینە، گوتی لۆڤا باشترین ژوورمان دەوێ بۆ لۆڤا، واتە بۆ من، ژوورەکەی ئەویش لە تەنشت ژوورەکەی منەوە بوو، هەموو شەوێک تا درەنگانی شەو گفتوگۆیان دەکرد. ماڵی کاکە زیاد باخچەیەکی بچووکی تێدا بوو، مێز و کورسیشی لێ بوو، منیش هەموو ڕۆژی ئێواران لەگەڵ ئەو دوای تەواوبوونی کۆنفرانسەکە دەهاتمەوە، شەوانە باسی ڕووداوەکانی ئەو ڕۆژەیان دەکرد، منیش گوێم دەگرت و بە تەواوەتی لێیان تێدەگەیشتم. مقدم کافیش لەوێ بوو، مام هەژاریش جارجار دەهات، هەژاری شاعیر دەڵێم، هەروەها هەندێک کەسایەتی دیکەش دەهات ناوێ. لە ماڵی کاکە زیاد هەندێک وێنەم گرتووە، ئەو کاتە مەلا مستەفا لاندڕۆڤەرێکی پێبوو، لەناو لاندڕۆڤەرەکەی وێنەیەم گرتووە. تۆ پێشتر پێشەوەی کە بێی بۆ کوردستان سەردانی مەسەلەن شوێنی لەو بابەتت کردبوو، جیاوازیەکە چی بوو؟ بۆچی مەلا مستەفا ئەوەندە گرنگی بە تۆ داویدە و ژوورە خۆشەکە با بۆ لۆڤا بێت؟ دەزانی ئەو کاتە من زۆر گەنج بووم، ئەو دەیزانی کە من چەندە هەوڵم داوە تاوەکو گەیشتومەتە ئێرە، هەرچەندە من یەکەم ڕۆژنامەوانیش نەبووم کە بێمە ئێرە، چونکە پێش من دانا ئادەمز شمیت هاتبوو، دانا پەیامنەری نیویۆرک تایمز بوو لە بەیروت لە لوبنان، ئەو کاتە دانا تەمەنی سەرووی 50 ساڵان دەبوو، کەسێکی قەڵە و پیاوێکی زل بوو، کێشی لە سەرووی 130 کیلۆگرامەوە دەبوو، ئەو بە زەحمەت دەیتوانی هاتوو چۆ بکات، بۆیە دەبوایە بەردەوام ئێسترێکی بۆ دابین بکەن، وەرگێڕێکیشیان بۆ دانا بوو، ناوی میرزا بوو. لە کوردستان یەکتریتان بینی ئەو هەمان کات بوو یا ئەو پێش تۆ هاتبوو وابزانم؟ نەخێر، ئەو پێش من هاتبوو، ئەو لە تەمووز و ئابی 1962 هاتبوو، من دواتر هاتم، بەڵام من یەکەم پەیامنەری تەلەڤیزیۆنی بووم کە هاتمە ئێرە و بۆ ماوەی 5 مانگ مامەوە، ئەو کات من جەستەیەکی وەرزشیم هەبوو، کەسێکی گورجگۆڵ بووم، تەمەنیشم زۆر گەنج بوو، هەر یەکەم جار کە مەلا مستەفا منی بینی منی کەوتە بەردڵ، خۆت دەزانی ئەگەر کەسێک ویستبایی بیبینێ دەبوایە پێشتر هاوئاهەنگی بکات و کاتێکی بۆ دەستنیشان کرابە، بەڵام بۆ منوانە بوو هیچ کات، من دەمتوانی ڕێک بچمە لای و سڵاو لە پێشمەرگەکان بکەم، دەیانگوت فەرموو دانیشە، یاری شەترەنجیان دەکرد،
ئەمە چیرۆکێکی دیکەیە، بەڵام هەرکە منی بینی منی بەدڵ بوو. من ئەو کات تازە دەستم بەکار کرد بوو، هێشتا وێنەگرێکی پرۆفیشناڵ نەبوو. قوتابخانەم تەواو کرده بوو، وێنەی زۆریشم گرتە بوو. ئەو کات تەمەنم تەنیا 22 ساڵ بوو. باش شتێکت پێ بڵێم، هەرگیز ئەو بیرۆکەیەم بۆ نەدەهات کە وێنەیەکی خۆم لەگەڵ مەلا مستەفا بگرم، هەرگیز. هەمیشە وێنەی ئەوانی دیکەم دەگرت، بەڵام هەرگیز بە بیرمدا نەدەهات بە کەسێک بڵێم تکایە وێنەیەکی منیش بگرن. لەو کاتەدا لە کوردستان هیچ کەسێک کامێرای نەبوو، تەنیا لە کۆیە دوکانێکی بچووکی وێنەگرتن هەبوو. خاوەن دوکانەکە کامێرایەکی هەبوو، لەسەر دیوارەکە وێنەیەکی ئەوی لێیە، وێنەی ئاهەنگ و بۆنە و ژنگواستنەوەی دەگرت. هەروەها بنەماڵەی حەوێزیش کامێرەیەکیان هەبوو، بەڵام لە دەوروبەری مەلا مستەفا هیچ کەسێک کامێرەی پێ نەبوو. باشە، بەڵام ئەو کەسایەتێکی گرنگەیە ویستم زانم لەسەر ئەو چیە زانی، ئەویش ئەحمەد تۆفیق زۆر نزیکی مەلا مستەفا بۆ کوردی ڕۆژهەڵات بوو، تەنانەت ئەو ئادەم سمیسی هێنا لە هینەوە لە لوبنانەوە هێنای بۆ کوردستان و فەڕەنسیش ێزانی وابزانم. بەڵێ ڕاستە، تۆفیق بەگم بینیوە، بەڵام زۆر نە. زۆربەی کات من لەگەڵ مقەدەم کافی بووم، جگەلەوەی زۆر ناوچەم دەکرد بۆ دروستکردنی فیلمەکەم. ئێمە بەرنامەکەمان بەرنامەیەکی مێژووی و شایەتیدانە لەسەر شتەکان. تۆ بۆ خۆشت کەسێکی بێلایەنی لانی لە مەسەلەی کووردا، ئەو کاتە تۆ هەستت دەکرد کە ناکۆچی نا، بەڵام ینی جۆرە شتێکە بوو بێ لە بینی مەلا مستەفا و مام جەلال و ئیبراهیم ئەحمەد و ئەمانەیە، هەستت بە شتێکی وا کرد یاخود ئەوان هیچیان پێوتی جا لایەنی ژەنڕاڵ بارزانی بێ جەماعەتی مەلا بڵێن مام جەلال و ئەوان. پێم وایە هەرگیز هەمویانم بەیەکەوە نەبینیوە. ئیبراهیم ئەحمەد و جەلال تاڵەبانی بینیوە، بەڵام پێم وایە هەرگیز ئەوانم لەگەڵ مەلا مستەفا بارزانی نەبینیوە، چونکە من بەردەوام وێنەم دەگرت، کەچی هیچ وێنەیەکی هەمویانم بەیەکەوە نییە. ینی لە کۆنفرانسی کۆیە تۆ بەس وێنەی ئەچوویتە ناو دیەکان و ینی خەڵکی بڵێن مەدەنی وێنە زۆر گرتووە، ئەوانەش ئەچوویتە ناو ماڵەکان لایەن نەمایتەوە. بەڵێ بێگومان، من هەرتەنها لەوێ وێنەم نەدەگرت، بەڵکو بە تایبەت دەچوومە نێو دوکانەکان. لە بیرمە جارێکیان چوومە نێو کۆڵانی ئاسنگەران، وێنەی خەڵکی زۆرم گرتووە، نەک تەنیا وێنەی پێشمەرگە. هەتا نەگەڕایتەوە، ینی شتەکانە بڵاو نەبوونەوە لە فەڕەنساوانە، ینی کە خۆت گەڕایتەوە بۆ فەڕەنسا اینجا وێنە و ڕێپۆرتاژەکان بڵاو کرایەوە یا ئەدنار بە شێوەیەک لە شێوەکان. بەڵێ من لە تارانەوە بە فڕۆکە گەڕامەوە، مەلا مستەفا پارەی دامێ. لێی پرسییم لۆڤا چۆن دەگەڕیتەوە؟ گوتم بە هەمان ئەو ڕێگەیە کە پێی داهاتم. ئەو گوتی نەخێر، ئەمە پارە و لە تارانەوە بە فڕۆکە بڕۆوە. من دەبوایە بە شەخدا بپەڕمەوە بۆ ئێران، چونکە ڕاستی پاسپۆرتەکەم دزرا بوو. ئەمەش درامایەک بوو بۆ خۆی. بێگومان دەبێت کەسێک لە دەوروبەرمان پاسپۆرتەکەمی دزی بێت. پارەشم لێنێ پاسپۆرتەکەم دانابوو، پارەکەیان نەبردبوو، تەنیا پاسپۆرتەکەیان بردبوو. منیش گوتم دیارە کەسێک لە دەوروبەرمان بۆ بەغدا کار دەکات، چونکە بەغدا پێی خۆش دەبوو ئەگەر بزانێ من کێم و هەروەها بۆچی لێرەم. بۆیە پاسپۆرتەکەمیان برد. بە هەر حاڵ بەنێو شاخەکاندا پەڕیمەوە بۆ ئێران و لەوێشەوە گەڕامەوە بۆ وڵاتەکەم فەڕەنسا. لەوێ هەموو وێنەکانم ڕادستی کامەران بەدرخان کرد. گفتوگۆیەکی درێژمان کرد بۆ ئەوەی زانیاریەکەم بکاتە راپۆرت. دواتر هەموو وێنەکانم دانە ئاژانسێک. تۆ وێنەکانی خۆتە دەفرۆشتەوە بە ئاژانسەکان و بە بڵین بە
گۆڤار و ڕۆژنامەکانی فەڕەنسا و دەرەوەی فەڕەنساش؟ بەڵێ دوای ماوەیەک کاتێک کامەران بەدرخان هەندێک لە وێنەکانی لای خۆی چاپکردن، ئەوانی دیکەشم ڕادستی ئاژانسێ کرد بۆ ئەوەی بیان نێرێت بۆ گۆڤار و بڵاوکراوەکانی دیکە. ڕێپۆرتاژەکانت تەنها لە فەڕەنسا بڵاوبوونەوە یا لە تەلەڤیزۆنی وڵاتانی تریش بڵاوبوو ئەو کاتە؟ مەبەستم 63. لە هەموو وڵاتانی ئەوروپیدا بڵاوکرانەوە. وێنەکان لە NBC نیوز بڵاوکرانەوە. هەر لەبەرەوەش منیان لای خۆیان دامەزران. من راپۆرتەکەم بەو جۆرە دروست کرده بوو کە لە قوتابخانە فێرکرا بوو. بۆ نمونە کاتێک وێنەی ئەمە دەگری، پاشان وێنەی ئەوە دەگری، پاشان وێنەی دیمەنێکی فراوان دەگری. ڕێک بە گوێرەی ڕێنمایەکانی قوتابخانە راپۆرتەکانم دروست دەکرد. بۆ نمونە لە باتیفا کاتێک من لە ناوەڕاستی شەڕەتەقەکەدا بووم، ڤیدیۆی هەموویم گرت لە کاتێکدا شەڕەتەقە بوو. ساڵی 63 تۆ یەکەم جار سەردانی کوردستانەکەی، دوای ئەوە چەند جاری تر سەردانی کوردستانە کردەوە؟ من لە دوای شوباتی 1965 بۆ کارەکەم دەستم کرد بە گەڕان بە جیهاندا. چاودێری ڕەوشی کوردم دەکرد، بەڵام نەگەڕامەوە چونکە پێم وابوو هیچ هۆکارێک نییە بۆ گەڕانەوە. بەڵام ساڵی 1996 جارێکی دیکە گەڕامەوە کوردستان، ئەو کاتێک کە شەڕی ناوخۆ دەستی پێکرد بوو. هاتم بزانم چی ڕوودەدات. کەواتە تەنها ئەو جارە ژەنڕاڵ بارزانی بینی؟ نەتبینیەوەی تر؟ بەڵێ بەڵام 5 مانگ لای بووم. ڕاستەوە 5 مانگە هەموو کاتێک لەگەڵ ئەودا نەبووم، بەڵام لانی کەم 3 مانگ بە تەواوی لەگەڵ ئەودا بووم. کە ڕووناکدا دەهات دەچۆ چیاکان، چونکە هەوڵیان دەدا بیکوژن. کە شەویشدا دەهات دەگەڕایەوە بۆ گوند. منیش هەمیشە لەگەڵ ئەودا بووم ئەگەر لەوێ بام، چونکە هەندێک جار دەچوومە دەربەندی خان، هەندێک جار زۆر لێی دوور دەکەوتمەوە. جگەلەوەی ڕێگاوبانی کوردستان زۆر خراپ بوو، زۆربەی کات دەبووە بە پێ ڕۆشتبین. ئەگەر ئەو پرسیارە بکەم، ینی زۆر ڕۆژنامە نووسی بیانی هاتوونەتە کوردستان و نووسەر هاتوون و لەسەر مەلا مستەفا زۆر شتیان نووسیوە. تەنانەت یەکێ لەو نووسەرانەی سوید کە ناوی تۆرد واڵسترۆمە کتێبێکی نووسیوە لە ساڵی 75 دروست ئاوهاڵێ ئەڵێ ئەگە مەلا مستەفا لەگەڵ پاڵمە و لەگەڵ کەیسنجەر و فڵان و ئەوانە بەراوردکەی ڕەنگاگە لەوان زیاتر نەبوو بێ کەمتر نییە. ینی زۆر بە شێوەیەکی ینی وەکو بڵین سەرکردەیەکی نەتەوەی پێناسەیەەکە. تۆ چۆن باسیەکەی لەما ئەو پێن تۆ زیاتریش لەگەڵی بووی؟ من وێنەیەکی ئەو کاتەم هەیە کە بۆ یەکەم جار چاوم پێکەوت. ئەو خەڵکێکی زۆری لە دەوردا بوو، لەبەرەوە دەست بەجێ دەتزانی کە ئەو سەرکردەیە. بەڵێ سەرکردە بوو، دەست بەجێ هەستت بەمە دەکرد. دواتر وێنەکەتان پیشان دەدەم باشتر لێم تێدەگەی. ئەو هەر لە سەرەتاوە لەگەڵ من زۆر میهرەبان بوو، بەڵام لەلایەکی دیکەشەوە ئەو پیاوی شەڕ بوو. خۆت دەزانی لە شەڕدا خەڵک دەکوژرێت، سەرڕای ئەوەی هەمیشە هەوڵی دانوستاندنی دەدا، بەڵام زۆربەی کات شەڕ بەردەوام بوو. بەر لەوەی شۆڕشی ئەیلول دەست پێ بکات چەند داواکاریەکی بۆ ژەنەڕاڵ قاسم داد. دروستکردنی 3 ڕێگەی نوێ بۆ کوردستان، کردنەوەی قوتابخانە لە گوندەکان کە منداڵان بتوانن تێیدا فێری خوێندنەوە و نووسینی زمانی کوردی بن. هەروەها داوای کردنەوەی زانکۆی سلێمانی کرد. وەک وەڵامێک ڕۆژێک دوای ئەم داواکاریانە قاسم دەستی کرد بە بۆمبارانکردنی هەموو گوندەکانی کوردستان. کەواتە ئەوە هەڵەی ئەو نەبوو، چونکە ئەو هەمیشە دەیگوت ئۆتۆنۆمی بۆ کوردستان دەوێت و دیموکراسیش بۆ عێراق. بەڵام بەداخەوە عێراق
تەنانەت تا ئەمڕۆژ ئامادە نییە بۆ دیموکراسی. باشە ئەگەر ئەو پرسیارە بکەین چەند سەردانی پارچەکانی تری کوردستانە کردووە بێژگەلەوەی کە لە قامیشلو هاتی بۆ هین بۆ بڵین باش چوویتە باکوور چوویتە ڕۆژهەڵات. بەڵێ من کتێبێکم نووسیوە بە ناوی کوردستان وڵاتی خوددا لەبارەی هەموو ئاینەکانە، چونکە کوردستان تاکە بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە هەموو ئاینەکان یەکدی قبوڵ دەکەن تێیدا. بڕۆ هەوڵ بدە لە سعودیە کەنیسەیەک دروست بکەیت، پاشان تێدەگەی من مەبەستم چییە. بەڵام لە کوردستان دەبینی کە هەموو شتێک هەیە. چەندین ڕێبازی سۆفیزم هەن وەک قادری نەقشبەندی، هەروەها ئەهلی حەق و زەردەشتی. هەموو ئاینەکان لێرە بە تەواوی ئازادن. کریستیان و عەلەویش لێرە هەن. من بۆ ماوەی 2 هەفتە چوومە تورکیا، لەوێ سەردانی زۆر ناوچەم کرد، چونکە پێویست بوو بۆ کتێبەکەم وێنە بگرم. پاشان لەوێ چوومە کوردستانی سووریا، پێشتر سەردانی کوردستانی عراقیشم کردبوو. چوومە کوردستانی ئێرانیش، بە باشی شارەزای هەموو ناوچەکانم. لەگەڵ دکتۆر قاسم لۆ بینەتە بوو عەبدوڕەحمان قاسم لۆ دەلیدا سەد نێهای دۆڕاندیە. لە ڕاستیدا پێم وایە جارێکیان لە پاریس چاوم پێی کەوت، بەڵام هیچ پەیوەندیەکم لەگەڵی نەبوو. پەیوەندیم لەگەڵ بنەماڵەی بارزانی مابوو، چونکە سەیوان بارزانی لە پاریس دەیخوێن لە سۆربۆن، بۆیە پەیوەندیم لەگەڵیان بەردەوام بوو. من ژیانم بە گەشتکردن دەبردەسەر. 3 ساڵ لە ڤەنزوێلا مامەوە. باشە، ئێمە زیاتر ئەمانوێ ئەو کاتەی هەم ماوانە پەیوەندیەکانی تۆ لەگەڵ کووردا باس بکەین. لە پاریس ئینستیتوتی کورد دروست بوو، دامەزرا لەلایەن کەنداڵ نەزان و چەند کەسێکی ترەوە. تۆ ئاگادار بی تۆ 20 ساڵ بە کووردە دەناسی، هیچ پرسیان پێکردی؟ ینی بۆچی فەڕەنسا لەو کاتەیە ینی هاوکاری کوردی کرد کە ئەو دەستگایە دامەزرێ؟ و کاتێک کەنداڵ پەیمانگای کوردی لە پاریس دامەزراند، هات بۆ لای من چەندین وێنەم پێی بەخشی کە لە ساڵی 1963 گرتبوونم. دواتریش پەیوەندیمان بەردەوام بوو، چونکە من هاوڕێی جۆیس بڵاوم. ئێمە هەمومان بەیەکەوە خوێندکار بووین. چەند سیمینارێکم لە پەیمانگای کوردی ئەنجامدا. کۆنفرانسم لەبارەی کورد لە هەریەکە لە وڵاتانی هۆڵەندا، بەلجیکا، ئەڵمانیا و واشنگتنیش پێشکەش کرد. ئەمانە هەمووی بێ بەرامبەر. هەرگیز داوای پارەم نەکردووە. هەمیشە وێنەکانیشم بێ بەرامبەر بەخشیون. هەر کەسێک بێوێت دەتوانێت بەکاریان بێنێت. بەڵام دەزانی هەندێک جار بەهۆی ئەمەوە تووشی کێشە دەبم، چونکە وێنەکانی منیان دژی کاک مەسعود بەکارهێنابوون. پێی گوتمەوە تۆ چیت کردووە؟ منش گوتم چی بووە؟ گوتیان دێک لە وێنەکانی تۆیان لە دژی من بەکارهێناون. بەڵام ئەمە تاوانی من نەبووە، چونکە پرسیان پێ نەکردبووم. من 2 هێڵی سوورم هەن. خەڵک دەتوانن هەر کاتێک بیانەوێت وێنەکانی من بەکاربێن، بەڵام یەکەم نامەوێ وێنەکانم لە دژی کورد بەکار بهێنرێن، و نامەوێ بۆ نمونە بارزانیەکان وێنەکانم لە دژی تاڵەبانی و با پێچەوانەشەوە بەکاربێنن. من هەرگیز ئەوەم ناوێت. من ئەو کارم بۆ یارمەتیدانی هەمویان بووە، نەک بۆ یارمەتیدانی بەشێکیان لە دژی ئەوانی دیکە. دووەم ئەوەیە هەندێک جار وێنەکانی من بڵاو دەکرێنەوە ناوی فۆتۆگرافەرێکی دیکەیان لەسەر دەنووسرێت. هەرگیز سەردانی کوردستانی نەکردووە. ئەوە دادپەروەرانە نییە. ئەمانە 2 هێڵی سووری من. باشە، بەڵام ئێوە ینی بڵێن خەڵکی فەڕەنسا بە تایبەتی حکوومەتەکەش جۆرە هێنێکی هەبوو، ینی بڵێن عاتفەیەکی هەبوو بەرامبەر کوردستانەوانە، بەڵام لە لایەکی تریشەوە لەگەڵ عێراقا پەیوەندێکی باشی هەبوو. هۆ ساڵی 72 بوازام سەدام حوسێن
سەردانی فەڕەنسای کرد و پێشوازیان لێ کرد و تەنانەت باسیەوە کرا کە پارەی داوە بە جاکشێرا کە بەکاری بێنێ لە کاتی پرۆپاگەندەی هەڵبژاردنە لەسەر ئەوانە ینی ئەم هینانی پارادۆکسێک نییە ئەمە ینی لەلایەکەوە پشتیوانی لە کورتکەیت و لەلایەکیشەوە سەدام لە ئامێز بگری. ئەمە پێی دەگوترێت سیاست. لە سیاستدا شتێک دەڵێن و پێچەوانەکەی دەکەن. ئەو کەسانە لەنێو دەبن کە هەراسانیان دەکەن. تۆ دەزانی هەموو دەستگا هەواڵگریەکان لە جیهاندا تیمی کوشتنیان هەیە، هەموویان، نەک تەنیا CIA و FSB، هەموویان وە بەکاریشیان دەهێنن. بۆ نمونە کاتێک کەسانێک زۆر فەڕەنسایان بێزار کردبێت، هەندێکیان کوژراون. بە درێژایی مێژوو هەر بەم جۆرە بووە. هەرچەندە ئەگەر ئەمە سامناکیش بوو بێت، بەڵام ڕاستیە. بەلاکەی تریا ینی بە تایبەتی لە هەشتاکانە، بە تایبەتی مادام مێتەران دەورێکی گرنگی هەبوو بۆ پشتیوانی کردن لە کورد و سەردانی کەمپەکانی ئاوارەکانی کوردی کرد کە لە ژێر دەستی سەدام ڕایان کردواتون لە باکووری کوردستان. بەڵام پێم خۆشە پرسیارت لەسەرەوە لێ بکەم لە دوایەوەی کە پشوویەک وەرەگرن. دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک فرانسوا لۆڤا. کاک فرانسوا باسی ماڵی میتەرانمان کرد. زۆر جار هەندێک لە کوردەکان ینی شەرنی هەمووی، بەڵام بەشێکی پێڵێن بۆکو دایشی کورد ناویە بن. ینی بە بڕوای تۆ مەسەلە چی بوو؟ چەپایە لە مەسلەی سۆسیالیستی بوو، مەسلەی ئەوەی کە سۆسیالیست بوونەوانەیە چی بوو کەوای کرد کە پاڵیان پێوە بنێ پشتیوانی لە کورد بکەن؟ یا ئەویست خەرەبووی شتێ بکەنەوە، نازانم ڕابردوو. نەخێر، ئەو بیرکردنەوەکەی بەو جۆرە بوو کە باوەڕی بە ئازادی و یەکسانی لە نێوان گەلاندا هەبوو. کوردیش زۆربەی کات هەر قوربانی بوونە، بەڵام ئەو دژی ئەو ڕاستیە بوو کە کورد قوربانی. هەر بۆیە هاوژینی سەرۆکی فەڕەنساش بوو، بێگومان شتیشی لەدەست دەهات. ساڵی 89 کۆنفرانسێکی گرنگ کرا لە پاریس. نازانم ئاگاداری بەشدار بووی تۆ لەسەر کورد؟ نەخێر. باشە، ئەگەر باسی شتێکی ترکن کە ئەویش جەنجێکی بەڕاستی خراپ بوو، ئەویش جەنجی نێوان عێراق و ئێران، تۆ لەو شەڕانەشدا پێم وابێ ئامادەیت هەبووە بە شێوەیەک وێنەت گرتووە یاخۆت ڕێپۆرتاژت کردووە، هەم لەم بەر بووی هەم لەو بەر. ینی چۆن بۆ توانی کە ئەو بەڵانسە ڕابگری هاتی لە جەبهەی عێراقیە بوویت و لە جەبهەی ئێرانیەکانیشە بووی؟ بەڵێ، لەو کاتەدا هەردوو مانگ جارێک دا بۆ 12 ڕۆژ یان لە بەری عێراق دەبوو یان لە بەری ئێران. بەڵام ئەو کاتە لە پاریسەوە بە فڕۆکەوە دەهاتم، هیچ کێشەیەکم نەبوو. بێگومان لەوێ نەدەکرا ئەو شتە بکەی کە دەتەوێت، لەبەرەوەی پۆلیسی هەواڵگری لە هەردوو لا بە تەواوەتی کۆنتڕۆلیان دەکردی. زۆر جار دەمیست بچمە شوێنێک دەیانگوت نەخێر، نابێ بچی، ببێ ئەوان هاتوو چۆن نەدەکرا. بەڵام ئەوان ئەزانی کە ئەچیتە وڵاتەکانی یەکتری؟ بەڵێ، بەڵام من بەتەنیا پەیامنێرێک بووم. بەڵام هاوکات تۆ دۆستێکی کورد بووی، بەوە ناسرابووی ئەو هەموو وێنە و شتت لەگەڵ مەلام مستەفا ئەوانە و مام جەلال ئەوانە هەبوو، ئەمانە ڕێگری نەبوون، پرسیاریان لێ ناکردی لەسەر کورد و بۆچی ئەو شتانت کردووە؟ نازانم دەیانزانی یان نە، بەڵام
ئەوان بەڕاستی هاتوچۆی منیان کۆنتڕۆل کرد بوو کاتێک دەچوومە بەغدا. بۆ نمونە بۆ تەلەڤیزیۆنێکی نەروێژی، تەلەڤیزیۆنێکی سویدی و تەلەڤیزیۆنێکی ئەڵمانی و ئیسپانی کارم دەکرد. من کەسێکی سەربەخۆ بووم، بەڵام ئەو تەلەڤیزیۆنانە کڕیاری بەرهەمەکانم بوون. کە دەچوومە بەغدا دەیان بردمە هۆتێلی زۆر باش. تەنانەت دەرچوونیشم لە هۆتێلەکە مەحاڵ بوو. ئەگەر ویزبام لە شەقامی بەردەم هۆتێلەکەش بپەرمەوە بە هیچ شێوەیەک ڕێگەیان پێ نەدەدام، بەڵکو دەیان بردمە ئەو شوێنەی کە خۆیان دەیانویست. بێگومان هەردوو لە منیان نەدەبردە ئەو بەرانەی کە لە شەڕدا تێیدا دۆڕا بوون، بەڵکو لەو بەرانە کە براوە بوون من و ڕۆژنامەڤانانی دیکەیان دەبرد. نەهاتیتە شارەکانی کوردستان ئەو کاتە لە جەنگی عێراق و ئێرانە؟ ساڵی 1984 هاتم، چونکە لە هەولێر هەڵبژاردن هەبوو. گوتم من شارەزای کوردستانم، هەر بۆیە منیان هێنا بۆ هەولێر. توانیم راپۆرتێک لە سەردەنگدانی خەڵک ئامادە بکەم. فۆتۆر گرتووە ئەو کاتەی ئەو؟ نەخێر، پێم وایە راپۆرتێکی ڤیدیۆیم بۆ تەلەڤیزیۆنێکی نەرویجی ئامادە دەکرد. ساڵی هەشتاکانە بە تایبەتی کۆمەڵی ڕووداوی گرنگ لە کوردستانە بەداخەوە کە تراژیدین، بەڵام وەکو هەڵەبجە و ئەنفال و ئەمانە پێ دوایە ڕاگەیاندنەکانی ئەوروپا گرنگی تەواویاندا بە و ڕووداوانەی کە لە کوردستان ڕوویاندا، بە تایبەتی لە فەڕەنسا تەلەڤیزیۆن و ڕاگەیاندن و ئەوانە هیچ گرنگیان پێدا ئەوەی کە تو ئاگاداربی؟ ڕاستیەکە ئەوەیە لەو کاتەدا هەڵەبجە لەلایەن ئێرانەوە کۆنتڕۆل کرابوو. 140 سەربازیان لەوێ بوو. ئەو سەربازی ئێرانیانە ماسکی گازیان پێبوو. دەست بەجێ ماسکەکانیان بەست و یەک سەربازی ئێرانیش گیانی لێدەست نەدا. بەڵام دواتر تاران بۆی دەرکەوت هەڵەبجە باشترین پرۆپاگەندە دەبێت بۆ بەرچەوەندی خۆیان بەکاری بێنن. بۆیە لە تاران هەموو ڕۆژنامەڤانانیان کۆ کردەوە و بە فڕۆکە ناردنیان بۆ هەڵەبجە بۆ ئەوەی لەوێ وێنە بگرن و ئەو وێنانە لە پرۆپاگەندەکانی ئێران بەکارهێنرا. بەڵام پرۆپاگەندەیەکی ڕاست بوو، ینی خۆڕاستیان گواستەوە، ینی شتێک ڕوویدا بوو لەوێ. لە ڕاستیدا وێنەکان بە هەموو جیهان نیشاندران. لەبەرەوەی ژمارەیەکی زۆری وێنەگر و ڕۆژنامەڤان چوو بوونە هەڵەبجە. بەڵام ئامانجەکە پرۆپاگەندە بوو لە بەرژەوەندی ئێران. بێگومان کیمیابارانەکە لەلایەن ئێرانەوە پلانی بۆ دانەنرا بوو، بەڵام کە ڕوویدا زانیان دەتوانن لە بەرژەوەندی خۆیان بەکاری بێنن. لەبەر ئەوەیە هەموو جیهان ئاگاداری ڕووداوەکە بوو. ئەوەی تۆ بزانێ ڕۆژنامە بەناوبانگەکان وەکو لێمۆندۆوانە گرنگیان بە و هەواڵانەدا یاخود ڕێپۆرتاژ و وتار و شت نووسرا لەسەرەوانە؟ لە ڕاستیدا تەلەڤیزیۆنەکانیش باسییان کرد، هەمووان ئاگادار بوون. هەواڵەکە بە هەموو جیهاندا بڵاو بوویەوە. جیهان وێنە و ڤیدیۆی لەبەردەستدا بوو. لەبەر ئەوەی ئێران هەموو ڕۆژنامەڤانانی ناردبوو بۆ هەڵەبجە. ئەگەر ئەوەی کە تۆ ینی لە دوورەوە سەیری وەزعەکەی تۆ کەسێکی ئاگاداری لە نووسەر و لە ڕۆژنامە نووسە بەناوبانگەکانی فەڕەنسا گرنگیان داوە بە کێشەی کورد بێژگە لە تۆ خەڵکی تر هەیە کە شتی نووسی بێ لەسەر کوردستان یاخود ڕێپۆرتاژی کردوێ ئەو شتانە؟ ئێستا هەموو کەسێک لەبارەی کوردەوە شت دەزانێت. بۆ نمونە ساڵی 1965 پێشکەشکاری تەلەڤیزیۆنێکی فەڕەنسی کە ناوی بەڕێز بێرتۆلینۆ بوو بەرنامەیەکی تایبەتی لەسەر کورد کرد.
ئەوە لە ساڵی 1965 بوو. دەتوانی ئەو بەرنامەیەت بە ئاسانی دەست بکەوێت چونکە ئارشیڤیان کردووە. بەرنامەیەکی درێژە و زۆر بەباشی ئامادەکراوە چونکە بێرتۆلینۆ کەسێکی زۆر پرۆفێشناڵ بوو. ئەو کاتە تەمەنی 50 ساڵان دەبوو. وێنەگرەکەشی ناوی کریستیان ئیرو بوو. ئەو وێنەگرێکی زۆر لێهاتوو بوو. شتێکی زۆر باش دەبێت ئەگەر بەدەستی بخەیت. پێم وایە بە ئاسانیش دەستت دەکەوێت. تەنیا پێویستە تێچووی تەکنیکی بدەی کە شتێکی وا ناکات. پێم سەیرە تا ئێستا و بەرنامەیەتان لە بەردەستدانیە. چونکە بەرنامەکەی ئەو لە راپۆرتەکەی من باشترە. لەلایەن کەسێکی پرۆفێشناڵەوە ئامادەکراوە بە هەموو تەکنیکێکی ئەو کات. ڕاستە من یەکەم ڕۆژنامەڤان بووم هاتم بۆ ئێرە، بەڵام ئەو کات زۆر گەنج بووم. وەکو گوتم هۆشم بۆ ئەوە نەدەچوو وێنەیەکی خۆم لەگەڵ مەلا مستەفادا بگرم، چونکە ئەو کاتە بەلای منەوە خۆم گرنگ نەبووم، بەڵکو بەلای منەوە ئەو گرنگ بوو. باشە، یەکێک لەو کێشەکانی ئەمەی کورد ئەوەیە کە لەبەرەوەی وڵاتێکی دەوڵەتمان ینی وڵاتێکی سربەخۆمان نییە، ناتوانین کاریگەری لەسەر وڵاتانی تردا بنین. بۆ نمونە ئەڵمانیا، فەڕەنسا، بەلجیکا، هۆڵەندا، ئەمانە لە کاتی حربی عێراق-وێرانیە زۆر هاوکاری عێراقیان کرد. تەنانەت باسیەوە کرێت کە ئەو چەکە کیمیاویانە ئەوان داویانە بە عێراق. ئەمە نەبووە هۆی ئەوەی کە خەڵکی ڕۆشنبیری فەڕەنسا ینی ڕاست لە چێنێ و لەسەر ئەو شتانە شت بڵێ، ینی بە دژی بوەستنەوە کە چەگە فرۆشن بە وڵاتێکی وەکو عێراق و ئەویش بەکاری هێنێ لە کوردستانە. لەگەڵ 4 ئەندام پەرلەمانی ئەڵمانیا دەمەقاڵێم کرد کە لێرە چاوم پێیان کەوت، چونکە ئەڵمانیا کارگەی دروستکردنی ئەو گازەی لە هەڵەبجە بەکارهات بە سەددامی فرۆشت. مادە خاوەکانیش لەلایەن بەلجیکاوە بەرهەماتبوون. بەو خانمە پەرلەمانتارانەم گوت ئێوە کارگەیەکتان فرۆشت بۆ دروستکردنی گازێک کە مرۆڤی کوشت. گوتیان بەڵام ئێمە نەمان دەزانی. وامانزانی کارگەکە بۆ دروستکردنی پەینی کیمیاییە. منیش گوتم ئێوە نازانن کە جیاوازی چییە لە نێوان کارگەی دروستکردنی پەینی کیمیایی لەگەڵ کارگەی دروستکردنی گازی ژەهراوی؟ ئەگەر کونێک بکەوێتە کارگەکە هەموو ئەوانەی لەوێن دەمرن. گوتیان بەڵام ئێمە نەمان دەزانی. گوتم باشەواتە لە وڵاتی ئێوە هیچ پسپۆرێک نەبوو کە ئەمە بزانێت. گوتیان وامانزانیوە کارگەی دروستکردنی پەینی کیمیاییە. بەلجیکەکانیش شتی دیکەیان دەگوت. منیش پێم گوتن من بە گەمژەیەکی هیچ نەزاندا منێ. منیش وەکو ئێوە لە کارەکەی خۆمدا کەسێکی پرۆفێشناڵ بوو دەزانم ئێوە ئەو کارەتان کرد تەنها بۆ بەدەستێنانی پارە. بامان شێوە کە فەڕەنسا هێلیکۆپتەری سەربازی بە عێراق فرۆش بۆ شەڕکردن لە دژی کورد بۆ بەدەستێنانی پارە بوو. ئەوە ڕاستی ئەم جیهانەیە. ناتوانی بە دیاریکراوی بڵێ کێ بەرپرسیارە، بەڵکو هەمووان وەکو یەکن. ژەنەڕاڵ دوگۆل هەمیشە قسەیەکی دەکرد. ئەو دەیگوت وەک مرۆڤ هاوڕێت هەیە، بەڵام وەک دەوڵەت هاوڕێت نییە. باشە، ئەگەر بین بۆ دوای ڕاپەڕین لە دوای ساڵی 1992ەوە کوردستان لە باشووری کوردستان بە تایبەتی ڕاپەڕین کرا، دوای پەرلەمانی کوردستان دروست بوو، حکوومەتی هەرێم دروستکرا. تۆ یەکەم جار دوای ڕاپەڕین کە یاتی بۆ کوردستان سەردانی ئێرەت کرد؟ پێم وایە ئەو کاتە چی دیکە وەکو ڕۆژنامەڤان کارم نەدەکرد. گالێریەکی هونەریم هەبوو لە پاریس لەگەڵ چەند هاوڕێیەکم. وازم لە جیهانی هەواڵهێنا بوو، بەڵام لە ساڵی 1996 جارێکی دیکە گەڕامەوە کوردستان. ئەو کاتە کێشەی گەورە لە نێوان پارتیوەکێتیدا هەبوو. هاتم بزانم چی ڕوودەدات. چیت بینی کەواتە؟
چوومە بەرەی شەڕ لە دوکان و دێگەڵە. لەوێ وێنەی زۆرم گرتن و لە کتێبێکدا چاپم کردوون. یعنی سەردانی هەردوو لا دەکردی پارتی شوێکێتیش ئەشویتە هەردوو لا؟ من لە بەرەی کوردایەتیدا بووم، نەک لە بەرەی حیزبەکان. لە ڕێگای سووریاوە هاتم. کاک مەسعود و مام جەلال لەبینی ئەو کاتە؟ بەڵێ کاک مەسعود پێشوازی لێ کردم. لە دوای ساڵی 1996 زۆربەی کارتم لە کوردستان بەسەر برد. کە گوتم چوومە بەرەی شەڕ، مەبەستم لە بەرەی پارتیەوە بوو. بەستەوەتر مشکلەی هەبوو لە بینی یەکێتی و پارتیە. فەڕەنسا و ئەوانش هەوڵیاندا کە ئەو کێشەیە حەلکەن و بە شێوەیەک وابزانم تەنانەت فڕانسوا میترانیش بەشدار بوو. ئاگاداری ئەو شتانە هەبووی بۆیان باس کردووی کاک مەسعودەوان؟ فڕانسوا میتێران لە ساڵی 1970 تاوەکو 1995 سەر و کۆمار بوو. ئاگادار نیم کە ئەو هەوڵی دابێت چارەسەر بۆ کورد بدۆزێتەوە. بەڵکو پێم وایە ئەمریکەکان چارەسەریان بۆ ئەمە دۆزیەوە. بەڵام سەرەتا فەڕەنسیەکانیش هەوڵیاندا. ڕەنگە، بەڵام ڕێکەوتنەکە لە ئەمریکا بوو. ئێمە وەک چۆن من ئەڵێم ڕەخنە لە فەڕەنساگرین کە چەکی فرۆشتووە بە عراقۆوانە، تۆش حتمما لەم ماوە دوور و درێژەی کە پەیوەندی لەگەڵ کووردا هەیە ڕەخنەت هەیە لە کورد، یاخود چیت هەیە لەسەر کورد کە ڕەخنەی لێ بگری؟ شتێکەیە کە بە تایبەتی باسی بکەیت، لە چی کورد ناڕازی تۆ؟ دەزانی من 5 کتێبم تا ئێستا چاپ کردوون. 2 کتێبی دیکەشم ئامادەن، بەڵام هەرگیز چاپیان ناکەم. دەزانی جیاوازی نێوان مانگە و مرۆڤ ئەوەیە کە مانگە هیچ بلوکەیەکی لەباری مێژوو نییە، بەڵام ئێمە هەمانە. لەبەر ئەوەیە ئەم کتێبانە گرنگن، چونکە من دەمر بوو کتێبەکان 100 ساڵ دوای من دەمێننەوە. من لەوە تێناگەم کە کەسانێکن ملیاردێرن، بەڵام $20 نییە کتێبێک بکڕن. من لە ئەوروپا لە ماڵەکەمدا 1500 کتێب هەنوو خوێندوومنەتەوە. لە کتێبەکانمدا وێنەی زۆرم بەکارهێناون، چونکە دەزانم خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر ناخوێندنەوە، بەڵکو سەیری وێنەکان دەکەن. بۆیە پێویستە هەموو خێزانێک لەم کتێبانەی هەبن، چونکە ئەوانە مێژوون. هاوڕێیەکم ئەو کاتەی کە هێشتا لە ژیان داما بوو، ناوی حەمید عەقراوی بوو. لە کاتی نووسینەوەی ژیاننامەکەیدا لەبارەی ئەم کتێبەم کە لە سەر ژیانی مەلا مستەفا نووسیومە، گوتی من خۆم لە ناو چەندین لەم ڕووداوانەدا بووم، بەڵام بیرم نایەتەوە. بەڵام بۆ هی کتێبەکەی تۆوە ئەم ڕووداوانم بیرکەوتنەوە و لە ژیاننامەی خۆمدا دەیاننووسمەوە. ئەمانە کتێبی چۆنیەتی چێژلێنان نین، بەڵکو ئەمانە کتێبێکن لەسەر مێژووی عێراق و کوردن. خەڵک ئامادەن $220,000 بدەن بە دوێترین مۆدێلی ئۆتۆمبیلی لامبۆرگینی، بەڵام ئامادە نین بە تەنها $20 کتێبێک بکڕن. ئەمەیە کێشەی ئەوان. ئەمە کێشەی من نییە، بەڵکو خەڵک ئەوەن کە هەن. کاتی دەوێت تا ئەمە دەگۆڕیت. ناتوانانی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە خەڵکی ئەوروپا بەراورد بکەیت، چونکە ئێمە هەمیشە ئاگامان لە مێژوو هەیە. زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستکردن و دوای ساڵی 1920 دروستکراون. پێشتر کۆڵۆنی ئیمپراتۆریەتی عوسمانی بوون یان کۆڵۆنی ئیمپراتۆریەتی ڕۆز بوون. ئەمانە وڵاتی گەنجن،
عێراقیش کە هەر وڵات نییە نەتەوەش نییە ڕاستە عەرەب و کورد نەتەوەن بەڵام نەک بەیەکەوە کەواتە ئەگەر مادام باسی ئەوەت کرد کورد هەوڵیدا لە ڕیفراندۆمێکە جیابێتەوە یاخود داوای سەربەخۆیی خۆی بکات تۆ وەکو چاودێرێک وەکو دۆستێکی کورد لەسەر ئەو ڕیفراندۆمە چیاڵێ دەزانی مەلا مستەفا هەمیشە دەیگوت ئۆتۆنۆمی بۆ کوردستان و دیموکراسی بۆ عێراق دەتوانن پشت بەم قسەیە ببەستن مەیهێنە پێش چاوتان تورکیا ئێران عێراق و سووریا قبوڵی بکەن بەشێک لە خاکیان لە دەست بدەن لە پێناو دروستکردنی دەوڵەتی کوردی دەکرا لە ساڵی 1920 ئەمە کرابە بەڵام نەکرا ئێستا مەگەر جەنگی جیهانی سێم ڕوو بدات ئەگینا دەرفەتی زۆر کەم هەن کە ئەم وڵاتانە قبوڵی بکەن ڕەنگە قبوڵی بکەن کورد ئۆتۆنۆمی هەبێت لە چوارچێوەی دەوڵەتەکانی ئەواندا بەڵام پێم وانییە سووریا عێراق ئێران و تورکیا ئامادە بن بەشێک لە خاکی خۆیان لەدەست بدەن بەس خۆی ئەمە داوای ئەو ینی ئەوە بەس بۆ باشووری کوردستان بوو خۆ بۆ کوردستانی گەورە نەبوو ینی ڕیفراندۆم دەزانم بەڵام شتێکی دیکەش هەیە ئێوە وەک ئەرمەنەکان و پۆڵەندیەکانن لە شوێنێکی هەڵەن پۆڵەندیەکان لە نێوان ئیمپراتۆریەتی فارسی و ئیمپراتۆریەتی ڕووس و ئیمپراتۆریەتی ئۆستریادا بوون ئەرمەنەکانیش بە هەمان شێوە و ئێوەش بە هەمان شێوە بەڵام خۆ بەو مانایە نییە کە ئێمە شوێنەکەمان بگوێزینەوە و ئیتر ینی ئێمەش مافیۆمانە بێ کە سەر بەخۆی خۆمان داوا بکەین ڕۆژێک بێت ینی بەڵێ بەڵام دەزانی ئەمە زەحمەتە بەڵام هینیش نییانی ئەگەر ئەمە ڕوو بدات لە ڕەوشێکی زۆر ئازاربەخشدا ڕوودەدات چونکە ئەردۆگان کەسێکی لیبراڵ نییە خامانەیش بە هەمان شێوە کەسێکی لیبراڵ نییە لە بەغدا هەرگیز کەسێکی لیبراڵ دروست نابێت کەواتە چۆن لەم هەلومەرجەدا بەدیدێت هەرچەند ئێوە بەرپرس نین لەو هەلومەرجانە بەڵام وەکو گوتم ڕاستیەکان تا بڵێ تاڵن هەرچەندە ئەو ڕاستیانە قبوڵیش بکەن بەڵام هەر هەن ئەوەش کێشەیەکی گەورەیە من هەرگیز تێنەگەیشتم لەوەی کە بەس بۆ حسابەی تۆ بێیانی ئێمە کەواتە هیچ وەختێ سەر بەخۆ نابین من هیواخوازم کە ببن بەڵام پێم وان نییە لە داهاتوویەکی نزیکدا بەدی بێت و بێگومان ئاسانیش نابێت باشە پەیوەندی لەگەڵ کاک مەسعود وان چۆنە ئێستا زۆر باشە من پەیوەندیم لەگەڵ هەمووان زۆر باشە لێرە زۆر میهرەبانن لەگەڵم ئەمە گومانی تێدا نییە من پێشتر بە ئاسانی دەمتوانی هەمویان ببینم بەڵام ئێستا بەرپرسیارەتی گەورەیان لەسەر شانە شتێکی ئاسان نییە سەرۆک وەزیران بیت یاخود سەرۆکی هەرێمی کوردستان بیت لە عێراقی ئەمڕۆدا هەرگیز ئاسان نییە بەرپرسیارەتی زۆریان لەسەر شانن ناشتوانن هەمیشە ئەوە بکەن کە دەیانەوێت لەو کاتەوەی من لە ساڵی 1996 گەڕاومەتەوە کوردستان زۆربەی کاتەکان لێرە بوومە ئەوەی لەو ماوە کورتە کردویانە زۆر زۆرە ئێستا لە هەموو شوێنێک ڕێگەوبان هەیە کارەبا هەیە هەروە فڕۆکەخانە هەیە لە ئەفریقا کە زۆربەی وڵاتانی ئەفریقا لە ساڵی 1962 سەربەخۆیان بەدەستهێناوە
هیچ کامێک لەمانیان نییە. بەڵام لێرە کە ئۆتۆنۆمیان بەدەستهێنا لەو کاتەوە ئەوەی کراوە زۆر زۆرە. بەڵام من ئێستا ئەوەی تێبینیم کردووە وەرزشی نیشتیمانی خەڵکی کورد گلەیکردنە. هەمیشە گلەی دەکەن. بە هاوڕەکانم دەڵێم شتێکی سەرنجڕاکێشە کە ئەو کاتە 1996 هاتمەوە لە هیچ شوێنێک درەخت نەبوو. ئێستا لە هەموو شوێنێک درەخت هەیە. ئەوان دەڵێن وایە بەڵام قوتابخانەی منداڵەکانم خراپە. منیش پێیان دەڵێم ئەم شتانە کاتیان دەوێت. باشە دوا پرسیارم پەیوەندی لەگەڵ مەسەلەن لەسەر پەکەکەەوەوانە ئاگاداری ینی پەیوەندیت هەبووە لەگەڵیان هیچ نووسیوە یاخۆ ڕێپۆرتاژ و شتە کردووە لەگەڵەوانیش. لە پاریس پەکەکەم دەناسی. چەند ساڵێکیش لەمەوبەر پێشانگایەکم بۆ فۆتۆکانم کردەوە. لەوێ چەند کەسێکی پەکەکە لێم نزیک بوونەوە. لێیان پرسییم بۆچی کتێب و وێنە و پێشانگە لەبارەی کوردانی عێراق ئامادە دەکەی بەڵام لەبارەی ئێمە نایکەی؟ گوتم ئێوە خەڵکتان لە هەموو شوێنێکەیە. مێتیڤیتان هەیە بۆیە پێویستان بە من نییە. بەڵام من هەر لە سەرەتای وەرگرتنی ئۆتۆنۆمیەوە لە کوردستان بووم. هەر بۆیە ئێوە پێویستان بە من نییە. ئۆکەی من زۆر سپاس دەکەم کە بەشداری بەرنامەی پەنجەمۆرێکە دەگەر شتێکت نەبێتەوە کۆتایی بە بەرنامەکەمانێنی. لە کۆتاییدا هیوادارم قسەکانم هیچ بێڕێزیەکیان تێدا نەبوو بێت چونکە من دیبلۆمات نیم. بەڵام ئێمە سپاس دەکەین تۆ مێژوویەکە بۆ ئێمە پاراستووە. من لەلایەن هەندێک کەسەوە سوپاس کراوم. وەکو بنەماڵەی حەوێزی لە کۆیە لەبەر ئەوەی ئەوان پارتی بوون. سەدام حوسێن ماڵەکەیانی سووتاند. ئەوان هەموو شتێکیان لەدەستدا. لە وێنەکانی مندا هەموو ئەندامانی بنەماڵەکەیان بینیەوە. لانی کەم بۆ ئەمە سوودێکم هەبووە. زۆر سپاس دەکەم. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی بەنامەی جارەمان کە لەگەڵ کاک فرانسۆ لۆڤا بوو. پێکەوە پرۆمۆی ئەڵخەیداهات و دەبینین کە لەگەڵ کەسایەتێکی دیکەی و بەخواتان ئەسپێری. لەسەر ئارەزووی هەموو میلەتی کورد حیزب دەوری هەبوو لە هەڵگیرسانی شۆڕشەی لوولە. حزبی شوێعی بە تایبەتی ئیستیعدادی نەبووی ئاعتراف بە کورد بکە. کاک عەلی دەورێکی زۆر سەرنجی هەبوو لە زیندووکردنەوەی قوتابیان لە کەرکووک پێش ئەوەی کە شۆڕشی چاردەی تەمووز بێت. هەندێک لە ماڵە کوردەکان ئەوانەی کە تۆزێ دیار بوون بۆچی ئەوانە هەندێک بوون بە تورکمان شتی وا هەیە؟ وەزعی کورد لە کەرکووک زۆر خراپ بوو بەدەست تورکمانەکە. تورکمان وەرچی کورد بووە تووشی بوونایە ئەیان کوشت. کەرکووک عەرەبی زۆر کەم بوو ئیلا چەند مۆزەفێکی عەرەبی ئەگەر هەبوو بێ وەکو مامۆستا وەکو ئەو ئەگەر هەبوو بێ. کەسێکی نزیکی ئێوە ویستویەتی مەولانە خالید بکوژێ. مامزرار کە هاتە مەنتیقەی ئێمە کابرایەکی زۆر جددی بوو لە لەیشکردنەکەی و کابرایەکی مەحبوب و خۆشەویستیش بوو.